بەرنامەی سەربازەونەکانی جەنگی کۆرۆنا ئەمڕۆ لە چاودێری بازرگانی سلێمانیە. ئەمانیش بە هەمان شێوە یەکێکن لەو بەڕێوەبەرایەتیانەی کە لە ئێستادا ڕۆڵی گرنگ دەبینن لەم دۆخە سەختەدا. ئەمان لێرە چەند ئەرکێک ڕای دەکەن بۆ ئەوەی پێکەوە هەمووان ئەرکەکانیان زۆر بەباشی ڕایی بکەن. لێرە لە چاودێری بازرگانی کۆمەڵێک کەسی خەمخۆر دەبینین کە ڕۆژانە لە ئەرکدان، نەک ڕۆژانە بەڵکو لە ئێستادا لە سەعات 8 بەیانی تا 12 شەو لە ئەرکدان و چاودێری نرخ و کوالیتی کاڵاکان دەکەن لە مارکێت و بازاڕەکان سەرباری ئەوەی ئەرکی سەرپەرشتی هەموو کۆگاکانی خواردەمەنیش دەکەن بۆ ئەوەی بە هەمان نرخ بە هەمان کوالیتی ئەو کاڵا و پێداویستیانەی هەیە بگاتە دەستی ئێمەی هاوڵاتیان. ئێمە ئەمڕۆ دەچینە لای بەڕێوەبەری ئەم فەرمانگەیە کاکسۆران، لەگەڵمانە کاکسۆران بێتە لای ئێمەوە. ماندوو نەبن وەکو گەلی کوردستان دەستخۆشیتان لێ دەکەین کە وەکو سەربازی ون خۆتان و تیمەکانتان ڕۆژانە لە ئەرکدان و وەکووتم لە 8 بەیانی تا 12 شەو کار دەکەن بێماندوو بوون. ئێوە ئێستا کارەکانتان چەند بەرامبەر زیادی کردووە و ئەرکی سەرەکی ئێوە لەم دۆخەدا چییە بۆمانی ڕوونکەیتەوە؟ ئێمە پێشەشی دەستخۆشیتان لێ یەکەین و من دەستخۆشی لەسەرجەم ئەو کارمەندە و ئەو فەرمانبەرانی چاودێری بازرگانیەکەم کە ماندوونە ناسانە وەکو جەنابتان وەکو سەربازی ون لە هەوە ڕۆژی ئەم ڤایرۆسەوە هەموو ڕۆژێک بەبێ پشوو لە 8 بەیانی تا 12 شەو سەرجەم لیژنەکانمان سەردانی ناو گەڕگەکان و ناو مارکێت و سۆپەرمارکێت و نانەوە و سەمەڵخانە و سەرجەم شوێنە گشتەکانی کردووە. بەمبەستی یەکەم بەرز نەبوونەوەی نرخ و دوای ئەوە ئەو شوێنانی کە وەکو مارکێتەکانە موادێک سپایر هەڵەواسی نرخ ئەوەی کە سەرپێچیان کرد بێتیانە ئێمە وەکو خۆمان بە شێوەیەکی چڕوپڕتر کارەکانمان کردووە و ڕۆژانە لیژنەکانمان چەندەها شوێنیان داخستووە کە پابەند نەبوون بە ڕێنمایەکانەوە و چەندەها مارکێت لەو ڕۆژانەی پێشووە کە هەساوە بەرزکردنی نرخەکانە هەسابوون بە داخستنی. کەواتە هەبووە کەسێک نرخ بەرزکاتەوە ئەم بارودۆخە قۆرخ بکە بۆ ئەوەی کە لەسەر حسابی هاوڵاتیان نرخی کاڵا و پێداویستەکانی بەرزکاتەوە. بەڵێ هەبووە لە ڕاگەاندنەکانی شەبڵاومان کردوێتەوە کە چەندەها مارکێت لە شاری سلەیمانیە لەم کاتەیە هەستاون بە بەرزکردنی نرخەکان و ئێمە بڕیاری تایبەتمانەیە هەم لەلایەن وەزیری بازرگانی و هەم لەلایەن پارێزگاری سلەیمانی و 8 کەسێ لەم کاتانەیە هەستێ بە بەرزکردنی نرخ ئێمە هەڵەستین بە داخستنی شوێنەکەی و دوای ئەوەش کاری یاسایی لەگەڵ ئەنجام دەدەین. بەڵێ کاکسۆران ئەمە نمونەی کەسێک بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەندەی من بزانم ئێوە لە زۆربەی خاوەن مارکێت و فرۆشگا یاخود ئەوانەی پێداویستەکانی خەڵک دابین دەکەن لێیان ڕازین و بینیومانە چەند جار دەستخۆشییان لێ دەکەن لەبەرەوەی بە ڕێژەیەکی زۆر خاوەن مارکێت و دوکاندارەکان پابەند بوون بە ڕێنمایەکان و هاوکاری ئێوە بوون. لەو ڕۆ ئەکرێ ئێوە چی بەو خاوەن کارانە دەڵێن کە لەگەڵتانان هاوکارن و ئەم دۆخیان لە بەرچاو گرتو و خزمەتی هەمووان دەکەن؟ وەڵام من لێرەوە دەستخۆشی لەسەرجەم ئەو فرۆشگا و مارکێت و نانەوە و سەموڵخانە و گۆشتفرۆشانەکەم کە پابەند بوون بە ڕێنمایەکانمانەوە لەبەر ئەوان هاوکارمان بوون کە ئێمە لە ئیشەکانمانە سەرکەوتوو بین. چەند ئەوان دەست یارمەتی درێژکەن بۆ ئەم لیژنانە بەپێی ئەو ڕێنمانی کە هەیە ئەوە ئیشەکان ئێمە ئاسانکاریەکە لەبەرەوە ئەوانیش هاوکارێکی باش بوون کە پابەند بوون. خۆتان نەزانن ئێستا لە شاری سلەیمانی کە لەم کاتەیە کە لە 6 ئێوارەیە کە مارکێت و شوێنەکان داخرێ لە دوای 6 یەک شوێن نبینی کراوە بێ. ئەمە جگای دەستخۆشیە، جگای ڕێزە بۆ کەسانە کە لەم کاتانەیە پابەندی ئەو ڕێنمایە نابین و ئێمە لێرەشەوە دەستخۆشی لە سەرجەم هاوڵاتیانی شاری سلەیمانیەکەین کە پابەند و بەسەرجەم ئەو ڕێنمانی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ کاکسۆران ئێستا ڕۆژانە چەند تیمتان لە ئەرکدایە و چەند کارتان زیای کردووە تا چەند هێندە ئەرکەکانتان و کارەکانتان زیای کردووە؟ بەڵێ ئێستا ئێمە 6 تیممان لە ئیشایە و ئەوانەی کە پێویستیش بۆ لە بەشەکانی تر هێنامونەتەوە خۆتان نەزانن ئێستا زۆربەی فەرمانگەکان کە کار ناکات ئێمە هەموو ڕۆژە ئیشان پێکەین و داوامیان پێەکەین و سەرجەمیان لە ئیشان و ڕۆژانە ئەم تیمانە لە 8 بەیانی و تا 12 شەو ئەگەر بگرە شەیوایەتایەکی شەوی ژەمێننەوە ئەگەر زەڕۆژیش بێ هەر ناڕۆنەوە. ئەمە کە جگای دەستخۆشیە بۆ ئەم تیمانە بۆ ئەم لیژنانەی ئێمە کە شان بەشانی
براکانی ترمان لە لیژنەکانی تر لە تەندروستی لە بەرگری شارستانی لە هێزەکانی ئاسایش لە هێزەکانی ناخۆ ئەمانە بە هەمومان هاوکار بووین بۆ بەرەنگاربوونی ئەم ڤایرۆسە و سەرکەوتن بەسەریدا. چی بەو کوڕووکچە گەنجانەی فەرمانگەکەت دەڵێ کە چاودێری بازرگانیە لە ئێستادا لە خەمی پاراستنی هەمواندان لە خەمی کۆنتترۆلکردنی بازاردان و ڕۆژانە ئەرک دەکەن و لە کاردان وەکو بەڕێوبەر چیان پێ دەڵێ مادوون بەڕاستی وەکو سەربازیون خزمەت دەکەن. من زۆر سوپاسیانەکەم دەستیان ماچەکەین لەبەرەوەی هەستاون بەو ئەرکە پیرۆزە چکە خۆ دەزانی ئەوانیش هەمووکو هەموو مرۆڤەکانی تر پێویستیان بە ژیانە پێویستیان بە ئیسراحەتە بە زەمان سەرڕای ئەو ئەرک و مادووبوونی خۆیان ئێستا ڕۆژانە ئەرکەکانی تیش بەجێبەجێیەکەن کە ئێمە لیژنەکانمان وەکو ئاماژەم پێە ڕۆژانە سەردانی و شوێنانەکەن کە ڕوبەڕۆی چەندەها کێشە بوونەتەوە بەس لەخوا بەزیاوێ ئەوەی کە ئێمە کردومانە بۆ بەرژەوەندی گشتی و بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی شاری سلێمانیە. بەڵێ کاک سۆران سەربارەوەی کە تیمەکانتان لە دەرەوەیەوە خۆشت زۆربەی کات لە دەرەوەی چاودێری ئەرکەکان دەکەی یا کارەکان دەکەی ئێستا لە ناو فەرمانگەکەش ئیشتان زۆر بۆ کارتان زۆر بۆ ئەوەندەی بینیم هاوڵاتێکی زۆر سەردانیێرە دەکا بەڵام بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بە ڕەچاوکردنی بنەما تەندروستیەکان کارەکان دەکەن ئەنی هاوڵاتی نایەتە ژوورەوە بەڵام ئیشەکەی لێ وەردەگرن بۆی تەواو دەکەن و دەیدەنەوە دەستی سا بەم میکانیزمە ئیش دەکەن. بەڵێ ئێمە هەر لەهۆ ڕۆژەوە کە ئەم ئەرکیان ناوێتێ بۆ کۆمپانیای دابەشکاریەکان بە دەستخۆشیەوە لەگەڵ بەڕێوەبەراتی ئاسایی شاری سلێمانی برای بەڕێزم کاک مقدەم چاوەڕێ کە لەگەڵما هاوکارە ئێستا ئێمە ڕۆژانە ئەو کەسانی کە پێویستیان بە مۆڵەتە کە لەلایەن لیژنەی ئۆپەراسیۆنەوە ڕێگامان پێدراوە کە مۆڵەت بکەین بە ئەو شوێنانە لەلایەن ئێمە و لەلایەن بەڕێوەبەراتی ئاسایشەوە خۆتانە بینن ئەو میکانیزممان داناوە بۆی قەرەباڵقی دروست نەبێ بەرێکەوتن دروست نەبێ کەسمان داناوە لەبەر دەرگاکە ئەو مۆڵەت ئەو شتانە وەرەگەی لە هاوڵاتیان دوایەوە ئێمە سەیری معاملەکەیەکەین ئەگەر زانیمان ڕێگە پێدراوە ئیشەکەی بۆکەین و لە ماوەی 5 دقیقە 6 دقیقە ئیشەکەینەوە دەست بۆی بتوانین بە جوانترین شێوە خزمەت بۆ هاوڵاتیانە بکەین و ئەوانیش بتوانن ئیشوکار و کاسبێکی خۆیان بکەن. دەستت خۆش بێ و ماندوو نەبن وەکووتمان ئێوەی سەربازیون هەمیشە سەلامە دەبن ئەگەر ڕێمان بدەی ئەم ڕۆژ وەکو گەلی کوردستان لەگەڵ تیمەکانتانە دەبین بۆ ئەوەی کە لە نزیکەوە ئەوانیش بەسەر بکەینەوە وە کارەکانیان. من دەستخۆشی لێەوە کەم ئێوە ژووکو ئێمە سەربازێکی ونن لەم جەنگەیە وەکو جەنگی کۆرۆنا هیوادارم هەروە بەردەوام بن کە جوانەیەکی ترتاننا بە ئیشەکانی ئێمە و بە ئیشەکانی سەررجەم لە نەپەیوەنددارەکانی شاری سلێمانی و لە خزمەت سەررجەم کاناڵەکانی ڕاگەاندنین هەچ کاتێ پێویستیان بە ئێمە بە ئێمە ئامادەین بۆ هەر ئەرک و فەرمانێ کە پێمان بکرێت. تیمەکانی چاودێری بازرگانی ئێستا لە یەکێک لە مارکێتەکانی شاری سلێمانین سەرقاڵی ڕایکردنی کارەکانیانن دەچمە لای یەکێک لەو سەربازەونانەی کە کار دەکەن بزانین شێوازی ئیشکردنیان چۆنە. کاک دیار ماندوو نەبن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک ئێوەش سەربازی ونن کە لە خزمەتی هەموو لایەکدان. ئێستا سەرقاڵی چی؟ ئێستا وەکو پیشەی هەموو ڕۆژێکمان لە کاتژمێر 8 لە بەرەبەتی خۆمان ئامادە بین تیمەکان شوێنەکانیان بۆ دیارەکەی هەر تیمە و بەکارێکە سپێرێت. ئێمە ئیمڕاتنەتە ئەم سنوورە مارکێتی گەورەی تایە ئەم مارکێتە لە چەندین باش پێکاتوە یەکەم بەشی داخڵبوونمان تێبینی ئەوەکەین ئایا پابەندی مەرجۆ ڕێنمایەکانە کە دیاری کراوە لە پارێزگای سلێمانی و بۆ مارکێتە گەورەکان لە دانانی دەستکێش زائیدەن پاکەرەوە معقم بۆ دەستپاکردنەوە پاشان داخڵ بوون. ینی ئەو یەکێکە لە مەرجە سەرچێکە. بڵێ ئەوە مەرجی یەکەمە کە تێبینی یەکەمانە کە داخڵەبین. ئەم مارکێتە گەورەیە چەند بەشێکی هەیە لە بەشی شوشەوات بەشی چلوبەرجی هەیە تەماشاکەین بزانانی ئەم شوێنانەی کە ڕێپەیدانی و کارکەن چکە ئەوەی خۆتەزانی تەنها مارکێت سەوزەمی وەفرۆش لەگەڵ قەساب بوو لەگەڵ نانەوە فرنەکانە ڕێمان پیاوە کار بکات بزانین پابەندن شوێنەکانیان داخستووە بڵێ ئەو شوێنانە کە ئێمە تێبینیمان کرد داخراوە پابەندی مەرجۆ ڕێنمایەکان کەواتە ئەبێ هەموو ئەو مارکێتانەی کە گەورن لە چەند بەشێک پێگاتووە ئەو بەشانەی پەیوەندی بە جلوبەرگ و قەرتاسیە و شوشەوات و ئەمانە ڕێگە پێدراو نییە کراوە بن. زۆر ڕاستە بڵێ چکە ئێمە ڕێنمایەکان وازەحە بۆ قوتی ڕۆژانی خەڵک کراوەتەوانێ بۆی هاوکار بێ نانەوەمان هەیە لەگە فڕنی سەمونونەکانە سەوزە و میوەفرۆشە لەگە قەسابەکانە لەگەڵ ئەو پێداویستانێکی کە لە مارکێتەکانە هەیە. باشە
چەند بەرامبەر ئەرکتان زیای کردو کاک دیار پێشترەوە لە تیمێکا کە کارتانە کرد بە پێی شەفتاتی بەپێی تایبەتمەندی فەرمانکردان کە شەفتات بووە 5 سعات 6 سعات لە کارابوون بەڵام ئێستا ئەوەندەی من بزانم سعاتی کارتان چەند هێندە زیای کردووە وڵی ئێستا سعاتەکانی کارمان نابژێرێت چکە ئێمە زۆر بەرابەر زیای کردووە چکە ئەوەی کە تەماشای ئاماری کار و چالەکیەکانمان کەی لەگەڵ ماڵەکانی ڕابردووە لە یەکەم ڕۆژی بڕیاری قەدەقی هاتوچەوە 3 بەرابەر 4 بەرابەر زیای کردووە بۆ نمونە ڕۆژی وا هەبووانێ من خۆم 16 ساعت بۆ 7 ساعت لەوا جباب نەڕۆشینەتەوە ماڵ ماڵی خۆمان نەدێ نەچینەتەوە ماڵە لە ئەرکا بووین گشتی دابوون بەڵێ بەڵێ ئەوە واجبی سەرشانمانە و شەقامەکەمان چۆڵ نەکردو بۆی لە قسمەتی هاوڵاتیان ناوی ئەوە یەک لە حاڵەتەکان دوو ئەگەر لە ڕۆژانی ئاساییە ئێمە تەنها کار و چالەژەکەمان بۆ سەردانی سنوورێ بوو بێ ئێستا ئێمە لە ڕۆژێکا چەند سنوورێک بەسەرەکەینەوە بەڵێ کاک دیار من ئەمێ پرسیارێ بکەم بینەرانیش دڵنیابن ئیشەکە ئێوە بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە بۆ لە چەند شتێک تاکید دەکەنەوە یەکەم نرخ خوا نەخواستە کەسێک ئەم بارودۆخە نەقۆزێتەوە نرخ بەرز نەکاتەوە دووەم کوالیتی ینی ئەو کاڵایە ئەو مەوادەکە هەیە کوالیتەکەی هەم باش بێ و هەم بەسەر نەچوو بێت ئەم بەرپرسیارەتیە زۆر قورسە لەسەر شانتان ئێوە بە ئەمانەتەوە جێبەجێ ئەەکەن بەڵێ وەکو عسی بەڕێستم کرد ئێمە سایدێکمان هەیە لەنا فەیسبوکە بەڕێبەتی چاودێری بازرگانی سلێمانی ئەگەر سەری ئەکو چالەشەکانماکەی کارەکەمانی تیادا ئاوازێنین ئێمە کاچینە شوێنێکەوانێ هەر سەری ئەوە ناکەین نرخەکە بەتەنیا یاخود ڕەنمایی و مەرجەکەم تەماشای وەکو بەڕێز ئاگاداری سەری تاریخی شتەکەکەین ئایا ئەم شتە شیاوە بۆ خواردنچکە هەندێک جارمان هەیە ئەم مادەیە بەهۆی خراپ خەزنکردنەوە تێکەچێ بێت تەماشا کرێ لە بزان ناو پرچی نەکردووە ڕووی نەهێناوە اینجا تۆ سەری تاریخەکەیەکەیت و دڵنیابیتەوە لێ هەج ماوادێکی کتاب تێبینی بکەین نرخەکەی جوڵێکی کردوێت کە ئێمە ڕۆژانە نرخمان بووە لە علوی سلێمانیەوە و نرخەکانی کە لە بازارەوە وەرەێکی هۆبەیەکمانێ هەمووی مطابقە کرێ بەڵێ بەڵێ ئێستا مەسەلەن ئەم مادەیە سێرەی هاتۆ 500 ناری زیاد کردو من یەکسەر خاوەنی شوێنەکە بانەکەم ئەڵم بێ زەمان ئەزانەوێت وەسلی پسوڵی کڕینی ئەمەم بۆ بێنە لەوانە شەکەنەوە دەستان کارەکەی مادوو نەبن و لەگەڵتان نابێت ئێوە سەربازی بنن بە هیوای پاراستنی سەلامەتی هەموو لایەکتان سەرکەوتۆ بن. ئەم هێڵانە بۆ ئەوە کراوە کە مەودای نێوان دوو کوڕیار ڕەچاوی تەندروستی تێدا بکرێەوە هەمووان پارێزراو بن قوربان ڕوونکردنەوە بیتێ لەسەر ئەمە ئەم هێڵە سوورە دانراوە بۆ عربانەکان هەموو عربانەیەک خۆی لە نیو مەتر زیاترە بڵێ بۆ هێڵی دووەمیش مەتر نیوێکە سەرجەمە توانی بڵی لە بینی کڕیارێ بۆ کڕاریشکە دوو مەتریان لە بیندایە بەپێویستە ئەمە لە مارچێتەکانە هەبێت بە تایبەت مۆزەفێک کە بێ بە سێک کڕیار دوو کڕیار مۆزەفێک سەرپەرشتیانەکە و دووریانە خاتۆ لە یەک بەپی هێڵەکان دەست خۆش مادوو چاوی من بەخێر ئێوەش پارێزراوە سەرچاو کاک فاروق ئەرب کێشی ماندوو نەبن سپاس بۆەوە ئێوە ژارێکێکن لەو سەربازەونانەی کە ڕۆژانە لە ئەرکدان و خزمەت دەکات ماندوو نەبن و بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان ئێوە بەشێکی دیکەی ئەرکەکانتان ئەو شوێنانە بەسەر دەکەنەوە کە خواردن بە دلیڤەری پێشکەش دەکەن تاکید دەکەنەوە لەسەر چی و چیتان بەلاوەگرنەکانی خۆمان بەردەوام سەررجەم شوێنەکان بەسەرەکەینەوانەوە یەکێک لەوانە خواردنەمانیەکانە خواردنەمانی دلیڤەریەکانە تەشیل لە نرخەکەینەوانە بزانین نرخ بەرز بۆتەوانێ هەمان نرخی پێشوو ئەگە بەرز بوانێ ڕوبەڕووی یاسایانەکەینەوانێ و لەسەر هەمووی ڕێکارە تەندروستیەکانە ڕێنمایە تەندروستیەکانە بێ سەررجەم شوێنەکان پابەند بن بە ڕێنمایە تەندروستیەکان بە پێچەوانەوە ڕوبەڕووی یاسابنەوە هەشت لایەنێک پابەند نەبێ پێوەی دەست خۆش بێ و ئێوەش بە هەمان سپاس بۆ ئێوە ئەرکتان زیای کردووە ڕۆژانە ئێستا چۆن کاتەکانی کارکردنتان ڕێخستەوە چەند سعات لە ئیشکردنان ئێمە بە ڕۆژ کاتێ سعات هەشت لە دەوامین تا سعات 12 شەو بەردەوامین لە گەڕان لە سەررجەم گەڕەکەکانە بازاری سلێمانیە بەردەوامین
لە هەر شوێنە یا هاوڵاتیە سکاڵایەکی هەبێ یان یەکسەر پەیوەندیمان پێوەکەن ئێمە بە زووترین کاتەگەین ئەو جێگایە و هەچ کەسێک پابەند نەبێ یاساپێکی بێ ڕووپەڕووی یاسایەکەینەوەوانێ بەردەوامی لەگەڕان کەواتە سکاڵای هاوڵاتیان داوای هاوڵاتیانەوە بە دوواداچوونی بۆکەن سەڵ لە سەد و زۆر بە دەقیقی بە دوواچوونی بۆکەین زۆر بە دوواچوونێکی وردی بۆکەین. کاک سامان ماندوو نەبن ئێوەی سەربازی ون کە ڕۆژانە لە ئەرکدان کار دەکەن خزمەتی هەموو لایەک دەکەن ئەوەندەی من بزانم ئێوە ئێستا 15 سعات تا 7 سعاتیش لە کارکردندان ئەم ماندووبوونە لای ئێوە ئەوەنەی لێتانە بیستم دەڕەوێتەوە کاتێک کات دەبینن هاوڵاتیەک ژیانی پارێزراوە بێ و هەرێمەکەتان پارێزراوە بێ چیمان پێ دەڵێ لەسەرەوە؟ واللهی ئێمە پێشی سپاسی ئێوە ئەەکەین کە هیلاک بوون لەگەڵمانە ئێمە کەین ئیشی خۆمان ئەەکەین مەبەسمان ئەوەیە بەرژەوەندی گشتی بۆ نمونە کە ئێمە سەرپێچیەک ئەدۆزینەوانێ ئیجرعاتمان هەیە ئەو ئیجرعاتە ئێمە زۆر بە داوای لێبوردنەوە لە هاوڵاتی لە فرۆشیار لە کڕیار کە ئێمە ئیجرعاتەکەین مەبەسمان ئیجرعات و غەرامە و داخستنەکە نییە مەبەسمان بەرژەوەندی گشتیە مەبەسمان تەندروستی گشتیە مەبەسمان تەندروستی فرۆشیارەکەی مەبەسمان تەندروستی کڕیارەکەیە هەتا پابەندین بە ڕێنمایی تەندروستی زۆر کەمە. کەواتە ئەو ئیجرعاتانە ئێوە دەیکەن لە خەمی فرۆشیارەکەشەوە لە زۆر بە تاکید وایە نەخوانە خواستە بتانەوێ فرۆشیارێک عزیێت بن فرۆشیارێک غرامە بکەن ماندوو بکەن بەڵکو جێبەجێکردنی ڕێنماییە بازرگانەکان بۆ نرخ و ڕێنمایە تەندروستیەکان و پابەندبوون بەو ڕێکارانەی کە دەرەکرێ تەنها لە پێناو سەلامەتی ئەم وایە زۆر قسەگەڵ تەواوە ئێمە تەنها کە سەرپێچەکەی شەگەین کە وەسلی پسوڵەکەی بۆکەین کە تەسلیمێکین ئەڵێن کاکە ئێمە داوای لێبوردنن لێەکەین بەس ئەمە بۆ تۆیە بۆ ئێمە نییە ئەمە بۆ بەرژەوەندی گشتیە ئەمە بۆ بەرژەوەندی تاکی هەرێمی کوردستانە تاکیشی هاوڵاتیکی هەرێمی کوردستان لەخوا بەزیابێ ئێمە وەکو هینەکان ئەبینن خۆتان بە بەرچاو ڕێنمایەکان زۆر بەباشی جێبەجێ ئەکرێ ئێمە بە داوای لێبوردنەوە پسوڵی سەرپێچی ئەەکەین وەکو پێم وتی ئێمە مەبەسمان غەرامەکە نییە مەبەسمان داخستنی شوێنەکە نییە تەنها مەبەسمان بەرژەوەندی گشتیە ئێمە لە خۆمان بوریەوە 15-16 ساعت ئیشەکەین ڕۆژانە تووشی هەموو شتێکە بین ئێمە بەس بۆ واگەین لەبەر بەرژەوەندی گشت کەواتە ئێوە خەمی پاراستنی هەمووان لەسەر و هەموو بەتەشی دوایە مەترسی ژیانی خۆتان وەلا ناوە لە پێنا ئەوەی کە هەمووان پابەند بین کاک سامانتۆک و ئەندامی لیژنێکە ئێوە سەربازی ون ڕۆژانە کار دەکەن کە دەبینن فرۆشیارێک دوکانێک هاوڵاتیەک پابەند دەبێت بە ڕێنمایەکانەوە نرخ بەرز ناکاتەوە خواردنەکانی کاڵاکانی پێداویستەکانی کوالیتەکەی باشە بەسەر نەچووە و هاوڵاتێکەش بە شێوکی تەندروست خزمەتێکن ئێوە ئەمە دڵخۆشەکە زۆر ئێمە دڵخۆشین بەوە تویشی ئەوە وەکو وایە ئێمە هیلاکەکەمان بە هەدەر نەڕۆشتوە زۆر سپاسی هاوڵاتیانی شەگەین لەبەر ئەوەی پابەندن بە ڕێنمایەکان سپاسی فرۆشیاری شەگەین لەبەری پابند بە ڕێنمایە خۆشتانە لەگەڵمانان ئەبین شتن هینەکان چۆنە ئیجرعاتەکان چۆنە ئیتر لەوە زیاتر زۆر سپاسی هەموو لایەکەکەین. ڕۆژانە کەسانێکی زۆر وەکو سەربازی ون لە خزمەتی گشتیدا خزمەت دەکەن و ئەرکەکانیان چەند بەرامبەر زیادی کردووە کاتێک تۆی هاوڵاتی لە ماڵەکەت دەمێنیتەوە و پابەند دەبی بە بنەباکانی تەندروستی هەم ژیانی سەربازەونەکان و هەم گشتیش دەبارێزی ئەوان دڵخۆش دەکەیت و وە ژیانی خۆت و ئەوانیش دەپارێزی بەو ئیوایی هەمومان زیاتر پابەند بین و لەم جەنگەدا
ئێمەی هاوڵاتی سەرکەوتن بەدەستبێرین